ئای دەستان دەستان خۆش بێ مادوو نەبن سپاس بۆ ئێوە خێر بێن ئەمڕۆ تەورێکی جیاوازی میوزیکیمان هەیە ڕاستە زۆر بەڕێز کاک عومەر عەبدوڵڵا ژەنیاری چەلۆ لەگەڵ کاکە وەلید و کاکە ژەنیار لەگەڵمانە کاک عومەر ماوەیەکی زۆرش هەر کارمەندی دەستگای میدیای کورسات بە لەباری دەنگیش کاری کردووە هەرو کاتەش بۆ خۆی هەر هونەرمەند بوو ماشەڵڵا لەباری سەوت و دەنگ و سەوت و دەنگیش هەموویە هەردوو یەک شتە زۆر بەخێرەوە وەڵای ئاوا با من نەسوڕێنی مە بۆ نەچینەوە بەرەوەلان با بچینە ئەو ڕۆیان تێکین زۆر زۆر بەخێر مەهار ڕووتان تێک ئاوا خۆشەوانیە حال لە شوێنی خۆتان بۆی جارجار پارچەی دوانیش بژێن زۆر بەخێر زۆر بەخێر بێ مامۆستاگیان بەخێر سپاس بۆ ئێوە ئەم تەورێم ڕۆمان تایبەتە بە جیاوازی تۆمارکردن لە دوێنێ و لە ئەمڕۆیە هەنی ساڵانێکی زوو بۆی کە لای بینەر هەمیشە لای جۆگر شتێکا بوو ئەمانوت باشە هەموو ئەم میزیک ژەنانە ئەچنە ستۆدیۆوە هەمویان ئەستی خۆیانەکەن و ڕیکۆردی کە کرێت و ئەڕوا یان یەک تراک ئەوەی کە بە زمانی خۆتان تراک یەک ڕیکۆرد دەکرێت و اینجا دوایی چاکە کرێت و میکساجێک و ئەوەی کە خۆتان نەمێ بە زمانێکی زۆر سادە هەموو خەڵک تێبگا بۆیە واقساکی کاک عومەر جیاوازەکەی چیە ئێستا لەگەڵ کۆنا سەرتا زۆر سپاس بۆ میوانداریە سپاسی کاک وەلید و کاک ژەنیارەکەم من ئەگەر بێتە سەر هەنیا ساڵی هەشتاکان ینی ئەو کاتەکە دەستماوەتە موزیک و لەگەڵ تیپی موسیقای دیلا ماوەسا فەڕەنسیس ماوەسا ویلێت و ویلێم و خالی سەرکارەوان ینی دنیا زۆر سادەتر بوو لە ئێستا شتەکان زۆر سادەتر بوو ئەو کاتە بیرما یەکەم ڕیکۆردی ئێمە کە مامۆستا ئەنوەر قەرداغی بۆی کردین لە تیپی دیلان ئەو کاتە لە چالێک قوتابخانەکان سەرکاریەس چەند مادەیەکمان حاضر بوو مامۆستا ئەنوەر هات بە گرۆندیکەوە گرۆندیکێکمان کڕی بوو ئەویش لە پارەی دەستکەوتێکی خۆمان کە هەدیان یابینێ لە فستیڤالەکە پارەکەمان هەدیەکانمان فرۆشت و یامان بۆ تەجیل گرۆندیکە گرۆندیکە ئەوەیەکی تر بەڵێ دەکرێ بەڵێ تۆمارە بیرمان مامۆستا ئەنوەر لەناو ستۆدیۆکە تەمان ستۆدیۆکەمی بەین کرابوو بە معاکس و ژێرەوەی گوێنی بوو ستۆدیۆکەی نەشاط جامیشی کونکون کرابوو ئەمە لەبەر ئەکۆستیکی دەنگ ئەن زۆرینەی کارەکانیش ینی لێ ڕیکۆرد ئەکرا پێشتر ساڵی هەفتاکان مامۆستا ئەنوەر هات گرۆندیکەکەی دانا لەسەر تەپڵەکێ لە ناوەڕاستی ستۆدیۆکەیە باش ئیتر طبعا من دقە بە دقە تەرکیزی ئەوەمە بوو بزانم ئایا ئێمە کە حەز بکەین طبعا ئێمە تەسەور کە لەوانەیە سێ چوار مانگ بەس ئەو مادەیەمان لێ بێت چوار مانگ تۆ مادەیەک لێ بێتەوە عینەن نۆتە لێ بێتەوە تۆزێ بۆچی چوار مانگ بۆی بزانین کامیان جوانتر زۆر بەپاکی و بە جوانی و ئەوە نیە مامۆستا فەڕەنسیس زۆر ئەویست بە جوانی و بەپاکی و بەین شتەکە بەبێ هەڵە لێ بێت بزانم هەڵە نەبم کاک عومەر یەک جار ڕیکۆرد دەکرا دووبارە نەکراوە لەبەرەوە ئەو هەموو پرۆڤیانە کرد بەڵێ چونکە بۆ یەک جار وا بوو یعنی هەڵەیەکت یاب کردایە ئەوە دیسان لە سفرەوە دەستی پێ بدەن هەموو وا بوو ئەمجا بیرما ئەوێ چەلۆکە بچێتە ئەوێ کەمانچەکان ئالێرا نایبن ئالی تۆزێ ئەو کوردێنەکە بێتە پێشەوە ئیقاعەکە بچێتە دۆ سێکە ئەم تەنزیمی کە کردوێتی بۆ ئەو مایکی کە دایناوە لە ناوەڕاستە تەنزیمەکە بۆ جۆرە بوو لە دەوری مایکەکانە حتا ئەوانەی کەسومانە گەر بیبن لەسەر قاعەکانی لە ناو قاعەکانە مایکی هەڵوەسرا بوو بەپێی ئەو هەموو دەنگەکانی وەرەگرت ئەنی ئەمە شێوازی جۆنەڵەی دانیشتنەکان بۆ جۆرە بوو ئەنجا لە دوای ئەوە بە میکسەر و بین کارتنە تیپی مۆسیقای سلێمانی لە گۆرانەکانی کاروانچی و ئەوانەیە تاوان منیان وەکو عەزف چۆلەیەک بانکێشکردووە تیپی سلێمانی ساڵی 89 بەژار بووم لەو دەگۆرانی کە لە تیپی کە لە کەرکووک تەسویر کرا من لە زۆرینەی ڕیکۆردەکانیشا بەژار بووم ئەو کات کە سەیرم کرد لە تیپی سلێمانی مایکەکان هەڵواسراوە مامۆستا ئەنوەر لە ناو بە میکسەر و بین تەحەکومیە کرد سێتکەمانەکان داولە کاتێک گۆرانی کاروانچیمان تۆمار کرد کاگەس ئەقەرداغی تاوان ئەو خۆی گۆرانی کاڵێ سۆڵی قانونی یا لەگەڵ فرقەکە تەسەوڕ لە 2 نیۆڕۆ لە 1 نیۆڕۆ ئازام ئێمە چوینە ستۆدیۆ تەعاً هاوینە هەموو جامان ئیتر عێراق بێ هەموو جامانێتە خوارەوە لە ستۆدیۆکەی لەناو بازاڕ ئەوەی بیناکەی تۆفی قەزاس لەو قەرەباڵغیش بەڵێ لەو قەرەباڵغی بەڵام ئەو کاتە ئەونا جەنجاڵ نەبوونەوە بازار مۆلی دە و شتیوان نەبوو ساڵی هەشتا سعری زۆر و ئەوە نەبوو
وەکۆم جەنجاڵی ئێسا وازان بۆ شەو ئێوارە دران خەریب دگای قەیسەرەکەمان سەردا ئاخرا ئەنی عەلیەکە بۆ خوار ئافریکا زوو هاو ئینزاریە کردین کاکە بڕۆن قەیسەرەکە داخەم دگای بازارەکە داخەم تەسەوڕکە لە ئەخیر دەقەی ئیشکردن نەبوو بەڵێ ئەخیر جار کە زۆر زۆر جوان دەچوو لە ئەخیرە ئەساکەداکەوت لە کۆتایەکە کەوانچەکە یا بە عەرزە سەر لە نێ دەست یعنی زۆر تووڕە بوویتر ئێمە هەموو ئالی لە شوێنی خۆمان ئاوا حەبین بووین زۆر بێتاقەت بووین ئەتر کاکزانە و مامۆساکانی کە مامۆسانە دەی بە ئەمجارێک دەست بێنین گوێمێرە و مامۆسا فەریدونەوەمیان بعد دەست پێکەینەوە ئیتر تا هێمن بۆ مامۆسانەر ئەتر ئەمجارە هەمووان زۆر بە دیقەت و بینەوە دەستەوەی هەموو عەفوو کاکەمەش ساکە هەموو خەمەکە ئەوە بووە بۆ نمونە بە شێوازێکی ڕێک و پێک جوان ڕیکۆرد کرێ بۆچی لەبەرەوەی ئەم تەکنەلۆژیایی ئێستا نەبووە ئەوایە ڕیکۆردەکەیان بۆ نمونە ئێستا کات ئەکرێ ئەوەسترێ لە هەمان شوێنە بۆ نمونە ئەتوانی پارتی ژەنینەکە یاخود گۆرانەکە بڵیتەوە جاران وان نەبوو بۆ نمونە تۆ ئەگەر هەمووی بە یەک پارچە بە یەک ئاست بە یەک لیڤڵ بە یەک جار نەژەندایە ئەوە بگەڕایتەوە بۆ یەکەم لەحزە یەکەم چرکە باشە بووی ئەو تەکنەلۆژیان نەبوو بۆ منە تۆ بڵی ئۆکەی بۆ ئەستا کەتیکە لێرەوە دەست پێکەوە بۆیە ئەم هەموو مادەبوونە ئەو هەموو قەلەقیە بوو باش بۆیە پێویستی بە پرۆڤی زۆر زۆر باشەوە هەڵێتیانە پرۆڤەمان کردە کەس هەڵی نەکردایە کۆکەش نەبوو کۆکە و پژما بۆیە ئەمان ڕۆحێتەکان زۆرێک و نزیک بوو چکە هەمومان ئاگامان یەکتری بوو ئەمان ئاگامان لە ئیشی خۆمان بوو چی ئەکەین چی ناکەین دوایەوە ئەم تەکنۆلۆژیا کۆمپیوتەری ناو کۆمپیوتەر هاتە ناو کایەکەوە کۆمپیوتەر شتەکانی ئاسان کردەوە ئاسانتر کرد لە ڕووی ڕکۆرد و لە ڕووی ئینەوە بەڵام گرانتری کرد بۆ ئەو کەسەی کە ئیشی کۆمپیوتەرەکە کە ئیشی ڕکۆردینەکە یەت ئەم کەسەیە تەمەن کوالیتەکەشی بەرزترە چونکە تۆ دانە ئیتر تۆ لە ناو جەماعەتە ئەگەر هەڵەیەکی شکردی بێ زۆر لەوانێ پێوی دیار نەبێ سێت کەمانەکەی شارێتەوە لەولا کۆرسەکەی شارێتەوە لەولا ئیقاعەکەی شارێتەوە بەڵام لەمەیانە بە هیچ جۆرە هەڵە نەبم کاک بووە دیجیتاڵ وانە بوو بە دیجیتال زۆر باشە مامۆساوا کەمە قسە لەسەر ڕۆڵی ئامێرەکەی بە ڕێزی شە بکەین ئەگەر لەسەر ئەو بابەتی تری چ نەماوە بڵێ بزانین ئامێری چەلۆ ڕۆڵی چی بووە لە گروپە میوزیکیەکانە لە ئۆکسترا بە شێوازێکی گشتی ئامێری چەلۆ یەکێکە لەو ئامێری خێزانی ژێدارەکان وەکو کەمان و ڤیۆلا و چەلۆ و کۆنتراباس دەنگێکی باسی هەیە دەنگی گڕێ لە ڕۆحی ئینسانەوە نزیکە دەنگی کەمانچوانە تیژ و ینی بەڵام دەنگی ئەم لە چینەکی باسایە تاوکەری چینی دەنگی ئەو چینەیە کە گوێچکەمان پێویستی بە سۆپرانۆ و ئاڵتۆ تینۆر و باسی شەیە بیس چەلۆشێکێکە لەو ئامێرانە هەر لە ناو ستینەکانە بە چەلۆ و کەمانچۆ و ڤیۆلا و کۆنتراباس ئەتوانێت زۆرترین ئەمانە هەمووی خێزانێکن وەڵام لەناو ئۆرکێسترایە خۆیشی هەروایە بۆ خێزانی ژێدارەکان بەپی دەنگەکاندا ڕێژراوە ئۆرکێسترا بۆ نمونە چینە تیژەکان پاشان مامناوەن دەتاکو ئەگاتە گڕەکان کە ئەکاتە چەلە و دەبڵ بیسەکانەی گڕەکان کاتێکاڵی بیس واتە دەنگە گڕەکان ئەمە لە ئۆرکێسترایە بەو شێوازەدا ڕێژرێ بەپی ئەو ستانداردی کە پیرە بێت تۆزە دەنگی گڕە پێوانە ئەمە کەمان بەگەنجی کێشەی نییە کە پیرە بێ بچەلۆ تەواوە کاک بۆ موزیکی کوردیش تەوان ئامێری چەلۆ لەوانێ ئەتوانین بڵێ خاصن بۆ ناوچانی ئێمە ئەو پەڕی 50 ساڵێکە بەکارە لە ساڵ هەفتاکانەوە زیاتر بەکارا و ئەو کاتە مامۆستا عوسمان ئەوان کە لە تیبی سلێمانیە کە بینرا چکە پێشتر زۆرنی ئامێری میلەکان بووە ترادیشناڵەکان بوو هەر ئامێرێک تۆ بتەوێ بەپێی مۆرک و میلەتەکەی خۆ بەپێی موزیکی ناوچە و فۆلکلۆری خۆ بیگونجێنی ئەتوانیت چونکە ڕۆحەتەکان لای ئەو کەسەیە کە ئەیژەنێت چونکە ئەمە تەختەیە ئەمە لە تەختە و لە معدەن و لێن دروستکراوە بەڵام ئەو کەسەی کە ئەیژەنێت ئەو کەس ئەتوانێت هەستێکی کوردی باتێ ئێستا میرزادا یا مامۆستا ئەنوەقەداقی ئەو دەستپەنجەی کە ئەیەتی سێرەکەی کە پێشتر ئەو سۆڵانی کە لیاوە هەستێکی کوردی جوانی ڕەسەنی دروست کردووە ئەبێ لە هەموو بەرهەمێکە هەبێت ئەم ئامێرە بەیزانە شەرت نییە چ بڕیارەت بڵێن بەپێی ئەو بەپێی ستایلەکە بەپێی ستایلی
گوجان هەیە بە پێی سایلی میلی جۆری گروپەکە سنەتی یان شەرقی یان ئۆرکسترایی یان چەمبەر بەپی ئینەکان جۆری گروپەکە بڕیار ئەیە بۆ نمونە یان جۆری کارەکە ئەوەی کە ئەرێنجی کردووە واتە وەرگێڕانی بۆ کردو یاخود ئەوەی کە مۆزیکەکەی داناوە یاخود گۆرانەکەی داناوە ئەگەر کەسێکی ئەکادیمی بێت یەکسەر ئەزانێ ڕەنگی گروپەکە چۆنە ڕەنگی ڕێنجەکەی چۆنە واتە ڕەنگەکەی چۆنە ڕەنگی گروپەکە چۆنە ئەو بۆ نمونە ئاماژە بەوەکە ئایا ئامێری چەلۆ یا دەبڵ بیس دەنگە گڕەکان هەبێ دەنگە تیژەکان هەبێت دەنگە ناوەندەکان هەبێ یان نەبێت کاتە خوێندنی کاریگەریەکی باشی هەیە لە تۆمارکردن و بواری ستۆدیۆ بابەتانەیە ئەکادیمیە من بۆ تێبینیە کاک عومەر کەسێکی ئەکادیمیە زانکۆی خوێندووە لە بواری هوەری موزیکە کەسێکی زۆر لێ هاتوو لە بواری دانان و وەرگێڕانی با بڵێن ئەرێنجکردنی موزیکە چی کوردی بێت چی ڕۆژ ئاوایی بێت خوێندنی ئەکادیمیا بێگومان زانیاری تەواوت پێبەخشێ دەربارەی ئامێرەکان ئەکادیمیا واولێکا بۆ نمونە ڕەنگی ئامێرەکان و مەودای دەنگی ئامێرەکان و شێواز و ستایل و قوتابخانەکان هەمووی ئاشنابی پێی هەمووی شارەزابی بۆیە بە بڕوای من ئەوە کاک عومەر خۆی دانیشتۆلانی لە بواری ستۆدیۆ و دەنگ و وەکو ژەنیاری ئۆرکێسترا و ژەنیاری ئامێری چەلۆ کارەکات ئەکادیمیا واولێکە کاتێک کە تۆ هیچ زانیاریەک نەبێت دەربارەی ئامێرەکان کارێک ڕیکۆرد دەکەی بە ئایدیا و بە خەیاڵی خۆ و ئامێرەکان هەڵەبژێریت باشە سیستەمێک دانی بەڵام ئەگەر تۆ ئەکادیمیا بخوێنیت زانیاری تەواو هەبێ ئەو کاتە ئەزانی بۆ منە هەڵەکانت لەکوێیەوەی ڕێکی خیتەوە زۆر ڕاستە مامۆستا کەمە قسەمان بۆ بکە لەسەر جیاوازی کارەکان بۆ منە جیاوازی بەرهەمێک کارێک کە بۆ مناڵام بکرێ لەگەڵ کارێکا کە بۆ گەنجان و گەورە بکرێت جیاوازییان هەیە ئەم دوو کارە لەگەڵ قسەکانیشتا پێمە بێت کلیپێک تێناوە بە هەر بینەرانیش بیبینن لە لاوە کلیپە تازەیە قسەیەکی لەسەر بکە تازەترین کارمە چەندین کاریکەم هەیە کە لە بواری جێبەجێکردنایە بەڵام تا حەدێ ڕام گرتە بوو چونکە بۆ تەسویر و کلیپکردن تۆزێت لەم ڕۆژە زەحمەتە ئەمەش یانی ناچار خۆم کلیپم کردووە تەسویر و منتاجشتەکەی خۆم کردووە بە کوالیتی HD کاتێک کە بەفرەکە باری ئەم بەفرەی ئەخیر بیرم کردەوە وتم خەڵکەچێ بۆ شەڕە تۆپەڵ و خەڵکەچێ بۆ وێنێ بگرێ لە ناو بەفرا منوتم بیر نەگوتم بە ئەو ئیشەم ئامادەیە با بچم کامێرێکم هەیە شەق و شەڕ بابینیم زانین بە شەڕی چۆن بەرەماتەوە خۆتەڵێوانە ئەگەر هاوکارانمان بتوانن کلیپەکەمان پیشان بن بۆی پرسیاری ئەو پرسیاری هاوکارم لانەش میرمان نەچێت جیاوازی تۆمارکردنی کارێکی بۆ گەورە لەگەڵ مناڵان چییە پرسیارێکی تریشم هەر لا هەیە بەخوا و ئیترۆک و ڕخنا ئاڕاستی ئەوە یەکەم هەڵەگرم بۆ دوای کلیپەکە هەندێکی ببینی
دەستە خۆش بە مامۆستا بەڕاستی کلیپەکە و زۆر تایبەتە زۆر جوان بەیوەی کاری جوانتر و باشتر اینجا ئێستا کاتی وەڵامی و پرسیاری خو من وەرگرم پێشتر پرسیاری ئەوم لێ کردی جیاوازی کارێک کە بۆ مناڵان بکرێت لەگەڵ کارێکا کە بۆ گەورە بکرێت چییە؟ بەڕای من کار بۆ مناڵان زۆر قورسرە لە گەنجان و لە ئەو تەمەنە پێگەشتوانە کاری گەورە چکە مناڵ چۆنەڵی وەکو هەویرێ هەوێنێ وەکو ماتریاڵە ینی مناڵ بزیێوە مناڵ تەحملی کەمە مناڵ ینی ئەو شتێکە تۆ ئەتەوێ ئەو نایزانێت چییە ئەو شتێکە تۆ ئەتەوێ بە پاکی بڵێ ئەو نازانێت ئەو حەزەکە بەس وشەکە بڵێ وەکو شعر وەکوین بەڵام تۆ لێرە پێویستی بە ئیقاع پێویستی بە تۆنە لە دەنگی ئەو مناڵەیە بەڵام لانێ ئەو مناڵە لە دایان مناڵێکی تیاابێ بۆ جۆرەوێ بەڵام شانسی ئێمە سەرکەی مامۆسایەکە حەزەکە مناڵەکەی خۆی دەرکەوێ و مدیرەکە حەزەکە مناڵەکەی خۆی دەرکەوێت لەمانە سەرکەی مناڵە بەهرەدارەکان لەوانەیە بەر ئەو کورس و بەر ئەو هینە نەکەوتبن یان دایک و باکێک حەزەکە مناڵەکەی دەرکەوێ بەڵام سەرکەی یەکێکی بەتوانە هەیە لە پۆلێکا سەرکەی ئەو دەرناکەوێت تۆ ئەگەر بیانێنی ئەبێت لە ماش شتێکی دروستکەیت ئیتر هاتوتە ستۆدیۆکەوە هاتوتە بەردەم ئەبێ شتێکی لێ دروستکەیت باوەڕەکەی منم فەتەیە گۆرانێکم بین کرد بۆ اینی مامۆستا شێرکۆ بوو بەسەر چێشە قولێ تۆن بە تۆن مناڵەکەی عەدوومە تۆن بە تۆن بێڵێ پیت بە پیت بێڵێ دانیشتم دوو هەفتەیە ڕێک بەس پیت بە پیت لێ دروستکرد کامە مستحيلات اللي حرسته يعني وشيء كم عرض عضلات نية بلا مستحيلات اللي حرسته لا دنيا شواب كرت بيت ببيت او منالا هميان شاهد المعصر شكران بيت ببيت او منالا بكورسة طبعا كورسة كانت حتى تيابو زماني يعني شو نقولي بيتكاني نزاني كات هيسا بزوج كردوها كات يوين سينوي آواز رخصتنا يعني إلهامه يعني هو تولي ببيد لقلا خليك رخصنا بوي كام يعني كاغولي كام كان جاب بنو والله لو رأي أمريكي تبينيك ما نبي لسه بابته طبعا موسيقى بأيديا من بفكري من إلهامه كاتك كومبوزا كي داناني كي موسيقى كي لقل أوشا تو أبي زانستين بيزانيت كاتو زانستي موسيقى خوند ئیلهامەکە بۆ هات ئەزانی چۆن دایڕێژیت ئەزانی چۆن ئەینوسیتەوە بەڵام هەندێک جار بربەستی بۆ نمونە سێرەکەی دەیان ئاواز بێژمان هەیە دەیان دەنگ بێژمان هەیە باس دەواکە ئەڵێ من هەزار ئاوازم هەیە یاخود ئەوەنە ئاوازم هەیە بە تۆمارکراوی بەڵام بەداخەوە ئەو تۆمارکراوە نەتوانراوە بخرێتە سەر لاپەڕێک بکرێ بە نۆتە یاخود بکرێ بە کارێکی ئۆرکسترایی یاخود بکرێ بە کارێکی میلی داڕێژراوە بە شێوازێکی جوان هۆکارەکەشی ئەوەیە کە سێرەکەی تەنها ئیلهامەکەی بۆ هاتووە ئاوازەکەی نووسیوەتەوە نەیتوانیوە وەرگێڕانی بۆ بکات نەیتوانیوە بۆ نمونە داڕشنەوەی بۆ بکات بۆیە ئاواز بەڕێی من ئیلهامە ئەگەر زانستەکەیشی لەگەڵا بێ ئەوە کامەڵە بێت لەوانەیە کاک عومەر بۆچی من یعنی یەکەم جارکەم دەسمایە مۆسیقاوەشانە وەکو ئیلهام بۆم ئاهاو کە دانیشم مامۆستا فەڕەنسی زۆر هەوڵی لەگەڵایەن وتی بە هەمومان برادەران وتی کاکە خۆتان دەستکەن بە ئیش و خۆتان ئەڕەنجکەن و مۆسیقات و زیاکەن و لە حەدانێن ئەمە زۆر هانیین مامۆستا فەڕەنسی ساڵی 91 وانە من زۆر محاولەم کرد تاکو پێشەوەی کە بچم بۆ زانکۆ ئەم ئیشانم کرد یعنی کۆمەڵی ئیشم کرد لە باری مناڵان لە باری گەنجانە و لە باری گەورەشە ئەو ئیشانم کرد بەڵام حەسمە کرد کە من ئەگەمە ئاسێک ویتر ئەوەستم لەوە زیاتر هی ناکەم یان تەشەن ناکەم چکە ئیلهامەکەم بۆ ئاهاو جۆری ئەو دکتۆر عەبدوڵڵا زۆر هانیام و کاتێک کە تەلەبە بوو لە کولی بەقا لەگەڵ مامۆستا عادل و ئانا زۆر ئەو ئەم شتانەی کاک عومەر کە تۆ دایێنەی ئەوی هەستەکەم شتی یاسایی تایە مەجاڵی دەستکاریکردنی تایە زۆر جوان داینێ هەستەکەم کە یەکێ دایەنێ کە ئەم تۆ شتێکی خوێن نبێت ڕاست ئەنیۆ کاتەکە هیچیش نەکبالە بەڵام وەکو ئیلهامی تیاما بوو بەڵام کاتێک کە چوومە زانکۆ هەنێک گرێکوێرەم کرایەوە چۆن ئەڵێ تەمان لەوانەیە ئەمە بۆ برادەرانی زانکۆ ئێڵم کە زۆریان برادەرمە بۆ ئەوی کاومەر من هیچ سوودێ لە زانکۆ نابینم وتم وەڵڵای من دەقە بە دەقە یعنی وانە بەوانە من شت زیاتر فێرە بووم ئەنی چۆن
چکەم چێژی لێبێن چەند ساڵێ دابڕام 22 ساڵ دابڕام اینجا چمەوە زانکۆ وەرگیران بە جدی دکتۆر عەبدوڵڵا و یعنی مەجموعەی دکتۆری بەڕێز لە زانکۆیە یەکێ لەوانە تەئکید بووم لەسەر ئەو شتانی کە من ئەیزانم دڵنیا بوومەوە کە هەمان دەرزە خوێنم کە ئەو شتانە لێی دڵنیا بووم کە من ئەو ڕێگەی کە گرتومە ڕاستە زۆر جار یعنی ئەو شتانی کە وەرم ئەگرت ئەبوو بە خەزێنەیە هەستمە کرد کە کەم و کوڕەکەم لێیە ئایا مۆدیلێشن چییە کە من ئەمێ گۆڕانکاریە لەم لەحنیا بکەم بۆی لێک ئاسا لێک خەرمانی زانیاریەکانە لەو ڕێگایە و زیاتر کردووە ڕەنگەکان کرایەوە ستیپێک بێگومان تۆ ستیپێک ئەچیتە پێشەوە هەنگاوێک ئەچیتە پێشەوە بۆی بتوانانی ئەو ئاوازانیانی ئێستا من یەک تێبینیەک مێ لەسەر قسەکەی کاک عومەر ئەڵێ دوای 22 ساڵ گەڕامەوە بۆ زانکۆ ئەوە خۆمانڵێ وەڵا ئافرینەوە وەڵا ئافرم یعنی ئەزای کاگاری ئەمە خودی خۆی ورەیەکی زۆر بەرزە ینی ئەمە پەیامێکی زۆر گەورەیە کە ئێمە بتوانین گەنجەکانمان کە ئێستا لە تەمەنی بۆ منە 20 22 23 24 ساڵن ئومێدی ئەویان نەماوە کە بۆن من لە زانکۆیە بخوێنن یان بە شێوازێکی دروست خۆ بتوانە خۆیان پێشخن کاک عومەر دوای 22 ساڵ گەڕاوەتەوە ئەمە من خودی خۆم ورەیەکی زۆر بەرزم هەستەکەم لە ئاستێکەوە ساوم یان تموحم هەیە خەونم زۆر زۆرە یعنی چەند ساڵە چاوەڕێم ماستەر بکرێتەوە خۆمەوە دەستە خۆش بەداخەوە نییە نەکراوەتەوە ئومێ دەکەین بۆ ئاواتوانە شەبگەی مامۆساوەکو دوایین پرسیار چونکە بەرهەمی ترمان هەیە بۆی کە پێشکەشمانکەم فریاکەین پێمان بڵێ جیاوازی ستۆدیۆ لە کوردستان لەگەڵ وڵاتانی دەرەوە ئەوروپا چیتر لە ڕووی هۆڵەوە بێ لە ڕووی ژەنیارەکانەوە بێ لە ڕووی بەرهەمەکەەوە بە هەموویمان پێ بڵێ کاڵێن ستۆدیۆ کوالیتیە ئەکۆستیک و کوالیتی دەنگ و تۆ نەتیجەیەکەوێت نەتیجەیەکەوێت لەو پرۆژێکتەوە لەو ئیشەی کە ئەیکەیت نەتیجەکە ئیتر نەتیجە مهمە ئەگەر تۆ سەیری ستۆدیۆ و سەیری تەقنیات و سەیری ڤێرشن و کوالیتی و جۆری تەکنۆلۆژیا لەو ستۆدیۆیە کە لەم ڕۆژەیە زۆر بە خێرای تەکنۆلۆژیا پێشەکەوێت بەڵام چ سوودێکی هەیە کە تۆ جوانترین و باشترین ئامێر لە بەردەسا بێ بەڵام کوالیتەکە ئەوە نەبێت من لەمە باسی هی نەکەم بڵێن جاری وایە من جارێکان بە مایکێک ڕیکۆردم کرد مایکم نەبوو سەرتا کە کرێکی بووم لە ماڵەکە لە قاتی سەرەوە چەند ئیشێکشم کرد لە کورساتی شەویشانار بۆ مناڵان بۆ گەورە شەر پەخشکرا و ئێستا شەرماوە لە ئەرشیفا یەکێ لەوانە ئەوی بەهەست بوو کە ئێستا دکتۆرێ و لەم ڕۆژانی پیرۆزبایی لەکەم شووی کرد کچەکەی ساڵح بێچار لە ژوورێکا بووین نانیشمانتیا دروستە کرد و تیاشا خەوتین و ستۆدیۆش بوو کۆرسیش ئاهات ژوورە و قاتی سەرەوە بوو ساحەبخانەکە لە خوارەوە بوو باوەڕەکەی بە مایکی هین تەرجمە کردووە هێدفۆن کە لێکتۆنە مایکێکی وێ بۆ سێتکەمان تەرجمە کردووە کاک زۆزک ئاسوی کردووە یعنی ئیشێکی خراپ دەرنەچووە باش دەچوو کاتی یان بە مایکێکی بەسیط بۆ ئیشی شاخوانکەی خەسرە و ینی زۆر بە تەرجمە کردووە ینی نەڵێم هەنێک شتێ لەوانەیە بڵێن کابرا خۆی هەڵەکێشێ لەو سیدیا چوومەوە نوسخەم دەست نەکەوت لە بازاڕوتیان لە سنتەری ئارۆ ئەوە کاسیروان ماوە نەمردووە وتی کاک عومەر بەهۆی ئەم گۆرانیەوە زۆرنەی 3000 سیدی کۆپی کرا بوو چاپکرا بوو وتی بۆی ئەو گۆران زۆرترین تەڵەبێت لەسەر و سیدیا ئەو گۆرانیە بوو دەستە خۆش بەکارگیان زۆر سپاس بۆ ئێوە بەرهەمتان هەیە پێم وابێت چەند بەرهەممان هەیە بەیەکەوە ئەمڕۆ یەک بەرهەمی با جۆمان لێبێت بۆیە من پرسیارەکەم وەڵامیشە وەڵام ئاڕاستی هونەرمەندانی یەکەم کە تەکنۆلۆژیاوەندە پێش کەوتووە کە کوالیتی دەنگ ئەوەندە پێش کەوتووە بەشێکشی خەتای ئەکادیمیستەکانە کە ئێستا هەندێک هونەرمەند دەنگیانە گۆڕن یعنی تۆ لە لایف میوزیکێکا ئیبینی دەنگی ئەوە نییە بەڵام سیرەکەی سیدێکی بەرەمێناوە هەر حەزەکەی گوێی لێ بگری وانە کە عومەرەوە خەلەلێکی ترە وایە دەستان خۆش بەرهەمەکە و دواتریش کلینیکی ڕۆژێکی لەگەڵتان بەردەوامە بێت فەرموو